بینەرانی ئەزیزی NRT سڵاوتان لەبێت من یادگار فایقم لە دوو کاتژمێری داهاتوودا لەگەڵتانە بم بۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بابەت و تەوەر و ڕووماڵەکەمان تایبەتە بێت و بەردەوامە لە NRT وەکو دەزانن لە ئێستادا یعنی باسی داعش و باسی چەکدارەکانی داعش و باسی ئەو کارانەی ئەوانەی کەن و باسی کشانەوە و داگیرکردنی جێگایەک ینی بۆ بە باسی هەموو کەناڵەکان ئێمە لە ڕووی پیشەیانە کارکردنەوە بە باشمان زانی کە تەنها قسە لەسەر ئەمە نەکرێ قسە لەسەر ڕوە ئابوووریەکە بکرێ قسە لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان بکرێت لە ئێستادا و لە داهاتوودا بێ هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەوی مامەڵە لەگەڵ ئەو قەیرانانەدا بکات کە دەوتێت لە ئێستاوە معالمی دەرکەوتووە و وردە خەریکە دەرئەکەوێت لە هەرێمی کوردستان جگە لەوەی کە لە شەش حەومانی ڕابردوودا ئەوترێت هەرێمی کوردستان ڕەنگە ئەوترێتیش کافی نەبێت چونکە حەقیقەتێکە و هەمومانتیاین لە قەیرانێکی ئابووری سەخت و دژواردایە. بۆ قسەکردن لەسەر کۆی ئەو بابەتانە بێگومان لە سەعاتی یەکەمدا لە ستۆدیۆی NRT ستۆدیۆی سەرەکی لە شاری سلێمانی دوو میوانی ئەزیزم هەیە دکتۆر نیاز نەژمەدین وەکو مامۆستای یابووری لە زانکۆی سلێمانی حزوری هەیە هەروەها کاکە نەوزاد غەفور جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی بێگومان هەر یەکەیان لە تێڕوانینی خۆیەوە قسە لەسەر ئەو تەوەرانە کاکە ئێمە دامانەوە قسەیان لەگەڵ بکەین ئەمە بە نسبەت سەعاتی یەکەمی ڕووماڵەکەمانەوە لە سەعاتی دووهەمی ڕووماڵەکەواتە لە سەعات 3 بۆ 4 لە ستۆدیۆ دکتۆر سابیر بۆکانیمان لەگەڵە بێ بۆ قسەکردن لەسەر جەنگی دەرونی و کاریگەریەکانی و ڕۆڵی میدیا و ڕۆڵی جەنگی دەرونی لە کاریگەریدانان لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوەی لە کەناڵەکانەوە ئەکرێت و کاریگەری لەسەر بینەر و لە شاری هەولێریشەوە کاک هۆگر چەتۆمان لەگەڵە بێت چالاکی مەدەنی و یەکێک لەو کەسانی کە لە ئێستادا لەگەڵ گروپێکی هاوڕێی خەریکن هاوکاری بۆ تەواوی ئاوارەکان هەر لە گەرمیانەوە تا ئاگاتە دهۆک و زاخۆ و تەواوی کەمپەکان کۆوەکەنەوە. دکتۆر نیاز بەخێراتن دەکەم دەستخۆشی و لێکم کە هەر بژیت ئەتێ چاوی کامێرا لە داعشۆ گوازیتەوە بۆ شوێنیشتی کە کارێکی زۆر سەخت کارێکی گرنگە لە ئێستادا چونکە زۆر کۆمەڵێک بوار هەیە ئێستا پشتگوێخراوەلی پێشوازیکردنی باسێکی لەم چەشنە زۆر قورسە بە تایبەت میدیا کە ئەوێ بەردەوام بازاڕی هەبێ کاتی ڕۆژنامەنووسێکە گەڕێتەوە بۆ باسێکی تری فەرامۆشکراوە ئەمە من سوپاسێکم هەر بژیت. دکتۆر بزەبت من ئەمەوێت لە ناونیشانی سیمینارێکەوە دەست پێ بکەم لە گەشەوە بۆ قەیرانی ئابووری سربەخۆبوونیان پێکەوە بوون تۆ لەم سیمینارە بێگومان ئەمە دیراسەی ویستووە و کۆکردنەوەی سەرچاوە و خوێندنەوەی خۆشتی ویستە ویستە چی بڵێ؟ ویستم باسی ئەوە بکەم شتێکێ لە مێشکی هەر هەمومانە ئەویشەوەیە بۆچی ئێمە قەدوانە پێش ناکەوین هەمیشە دواکەوتوین بۆچی وڵاتێکی تر ئەتوانێت پێشکەوێ واتە پرسی گەشەکردنی کۆمەڵگام هێنایە پێشەوە کاتێ باسی گەشەی کۆمەڵگاکەی سێری وڵاتی خۆمان کە لاریم کوردستانەوە ئەڵێ ژیانی ئێمە ئەڵێ چواروەرزەکەی ساڵە هیچ استقرارێکی تیانە لە پڕا گەرمە گەرمایەکی پڕوکێنەر درێژایکێشێ جا هاوینێکی هین ببوورە بەهارێکی دوای زستان یان پێش ئاوینەکە باڵێن بەهارێکی کورتت بینیەوە ئیتر نایبینیتەوە تا 1 ساڵی تر لێرەوە گەردا خەڵ ببم ئەم پرسیارە بەلای منەوە پرسیارێکی زۆر گرنگە کە بۆ وڵاتێک ئەتوانێ هەموو ئەو زنجیرانەی دواکەوتوی کۆیلایەتی بپچڕێ وڵاتێکی تر نایبچڕێ کاتێک ئەگەینە سەر ئەم پرسە بێ باسی ئەوە بکەین بۆ ئەمریکیەک ئەتوانێت 10 ساڵ ئێمە زیاتر بژی خۆوان مەسیحین و ئێمە ئیسلامین بۆچی ئەوان داهاتی تاکەسیان چەند جار لە داهاتی تاکەکەسی ئێمە بەرزترە و ئاستی خوێنەواری ئەوان بە معدل لە 12 ساڵ و ینی زۆر بەیانزان کۆتاڵکردنی ئێمە عینەش بێمە بەعکسەوە کاتێک باسی نەتەوەکانەکەین باسی ئەوشەکەین ئەی بۆچی ئێمە جیمس واتێک دروست نەبوو لە وڵاتە بۆ تۆماس ئەدیسۆنێک دروست نەبوو بۆ برایان پیجەوەی کە گۆگڵ دروستەکە مارک زوکەربێرگەوەی کە فەیسبوک دروستەکە ستیڤ جۆبس ئەمانە ئەڵێم کە ناسراوترینە لە جیهانی ئێمە بۆ هیۆندای لە کۆریا سەر هەڵەیە بۆ لای ئێمە سەر هەڵنایە من چوومۆنە و ئەمانە ئێمە چی بەرهەمەهێنین و لە دنیا و مێژوو چی بەرهەمهێناوە لەویا کەوتم بەشێ بەسەر ئەرشیفێکی بەشە لە مێژوو نووسانە وا دراسی ئەمە کراوە هەندێک گەڵن ئیستعمار نایەڵێ بۆ نمونە
جۆری ئیسعمارەکە دەورە بینێ گە بەریتانی بێت ئەوە تۆ پێشەکەویت بەڵام ئەگەر ئیسپانی بێنە وەکو ئیسپانیا چوە ئەمریکای باشوور بۆیە على ئەساس پێش نەکەوتە بەس ئەمە زۆر هەڵەیە چونکە بەریتانیا نێجیری شێ بەدەستەوە بۆ پێش نەکەوت هەندێکی ترن ئاینە ئاین ناهێڵەیە کۆمەلگا پێشکەوێ هەر خەڵک خەریکی نوێشکردن و ڕۆژووکردن و ئەم جۆرە مەوزوعانە بن ترکیزیان لەسەر باسە گرنگەکان ئەگوازێتەوە و قەنەعەتیان نادروستەکە قەدەر وەرەگرن وەکو شتێکی پێجرا و هەندێکی ترە نەخێر ئەسەن ئاین وای کردووە کۆمەلگاکان پێشکەون بۆ نمونە پرۆتستانت ئەمریکای باکووری بەدەستەوە بووە هەندێک لە وڵاتانی تری با بڵێن ئەوروپا پرۆتستان بوون پێشکەوتن بۆ پرۆتستانتەکان کەلتوری پاشەکەوتیان و ڕژانوە ئەم ئایدیایی کە خوا کەسێکی خۆشەیە بە فیڕۆی کێ پارە و سەروەت و کات وەمانە بە فیڕۆنەیە ئەوە نەبەرخۆر نەبێ پاشەکەوتکە چکە پاشەکەوت بڕێ پشتیوە بەرهێنانە سەرمایە گوزاری ئەمە وای کردو پێشکەون هەندێکی ترە نەخێر هیچ جوانیە خۆ ئەگەر واهی بواە مەسەرەن مالیزیا زۆر پێشکەوتو مەسیحیش نییە وڵاتی تر هەیە ئیسلامیشە و پێشکەوتوش نییە دین عاملێکی زعیفە کەلتور عاملێکی زۆر بەهێز نییە بازرگانی کراوەیە عاملێکی بەهێز نییە کەش و هەوا هی ئێرە گەرمە و خاڵمانەکاتە و تەمەڵمانەکە وەکو مۆنسیکۆی فەیلسوفی فەڕەنسیەڵێ ئەمیش هەر بۆ چوونێکی هەڵێت چونکە چییە؟ ئێستا باسیەکەم نەکێ لە نوێژ نووسەکان نمونەیەکی زۆر جوانمانەیەتی ئەڵێت دوو شار هەن لە ئەمریکا بەیەکەوەن یەکێکیان پێوترێن نۆیلز یان نۆگیلسی مەکسیکۆ مەکسیک ئەوتریان نۆگەلسی با بڵێن ئەریزۆنا یەک سنوور یەک کەلتور تقریبا یەک مێژوو یەک کەش و هەوایان هەیە بەش ئەریزۆنیەکەی زۆر پێشکەوتووە خەڵکتیایە تەندروستێکی باشی هەیە زۆرە ژین خوێنەواری ئاسی بەرزە کەلتوری ژیانیان شتێکی ترە بەشە مەکسیکەکەی زۆر دواکەوتووە هەژارێکی زۆر فەقیرێکی زۆر کەواتە لە کۆی ئەمە ئەگەینە یەکشە ئەوش کێشەکە دامەزراوەیە بە پلەی یەکەم واتە تۆ من مەبەستمە بێمەوە سەر و خاڵە مەبەستم بۆ قسەیە بکەی بۆ ئەوی من ئەو پرسیارەی کە خۆم لە مێشک مەگەڵاڵە بوو بیکەم تۆ زۆر جەخ لەسەرەوە کەیتەوە کە لە هەرێمی کوردستان یاخود ئابووری هەرێمی کوردستان پشتی بە بەهێزکردنی دامەزراوەکان نەبەست و زیاتر لەسەر بڵقی ئابووری ژیاوە ئەمە چییە یعنی ئەمە شتە چۆنە بڵقی ئابووری چییە و دامەزراوەکانمان بۆ لاوازن باڵێ باشە بڵقی ئابووری زیاتر بابلز ینی بە ئینگلیزیەکە پێڵەن دەستەواژەیە کە بەکارهێنن بۆ گەشەیەک لە کاتێکی دیاریکرا و ڕوئەیە هەمومان وەکو بڵێ هەنگوینمان دۆسیوەتەوە پەلاماری ئەم شارە هەنگاین لەسەر بڵقەکە ڕۆین لە کەش و هەواکی خۆش بەڵام مزەوەر ساختە لە جەوهرە فری و خواردوو کە ژیان زۆر خۆشە تەنها بڵقە بەڵێ ئەتەقێ لە بڕە ئەمە لە ئەمریکا لە بازاری ستۆکە پشک ڕوویە و خەڵک هەر هەمی ڕوێ کردێتە بازاری پشک ڕە قازانجەکەی پشک ڕە قازانجەکەی ئەمی تریان زیاتر لە عالەمە لە سەکەنە ڕۆیە لە خانوبەرەیە هەموو ڕوئەکەنە خانوبەرە خانو ئەکڕن بۆچی چونکە لە سیستمی سەرمایەداریە یەک موشکی لە جەوهریە هەموو کات قسەی لەسەرەکە ئەویش خەونی دەوڵەمەند بوونە هەمووان ئەیانەیە دەوڵەمەند ببن زۆر بەخێرا ئەلێرەیە زانستی ئابووری ئەڵەن زانستێکە باسی پاڵنەرەکانەکە ئەو پاڵنەری پشتی ئینسان چییە حەزکردنە ینی حەزکردنە بە دەوڵەمەند بوون لەگەڵ یا چۆمڵی گەشتبینی ڕۆیە ئەمە کەلتوری بەرخۆریزم هەموو خەڵکەرێکی کڕینشتە سەر ئەوە دکتۆر مەبەستمە یەک ئەوە بڵق سەبارەت بە دامەزراوەکان بۆ نیمانن بێجارێ پێت وایە هەمانە بەڵام لاوازن بەڵێ هەڵبەتە دەستەواژەیەکی تر هەیە لە هێنێ مێژوونسان ئەڵێن دامەزراوی ڕوتێنەر لەگەڵ دامەزراوەی خوڵقێنەر ئەمانەی ئێمە ڕوتێنەر زۆر سوپاس دەکەم دکتۆر دێمەوەلات کاک نەوزاد بەخێراتن دەکەم تۆوەکو جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی ئەوترێت ینی کۆنتاکت و بەرکەوتنێکی بەردەوامتان هەیە لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ مەجای بۆ بەرهێنان لەگەڵ ئابووری و ژێرخانی ئابووری لە دوا قسەی دکتۆرەوە مەبەستمە دەست پێ بکەم باسی لەوە کرد کە دامەزراوە یاخود دەستگای خوڵقێنەر هەیە و ڕوتێنەر هەیە وتی ئەوانەی ئێمە ڕوتێنەرن بەڵام دەوترێت لە هەرێمی کوردستان و لە شارێکی وەکو سلێمانی بەردەوام کۆمپانیای بیانی ڕوویتیەکە بەردەوام ئێوە کۆنتاکتان هەیە سەفەری دەرەوەکەن لەوێ وەرکشۆپە لەوێ سەردانە لەوێ دروستکردنی پەیوەندیە لێرە بە هەمان شێوە ئەوترێت بۆ نمە کۆمپانیەکان لە سلێمانی ئیشەکەن گەشەیەکی بەردەوام هەیە تا چەنە هاوڕای کە ئابووریمان بە شێوەیەک لە شێوەکان داڕماوە و دامەزراوەکانیشمان ڕوتێنەرن نەک خوڵقێنەر بەنسبەتی ئێمە وەکو ژووری بازرگانی
بێگومان لەو وەرکشۆپانەوە لەو کۆنفرانسانەی کە لە دەرەوە و لە ناوی هەرێمی کوردستانیکەنەوە زۆر لەم چەند ساڵی دوایی یاڵێت لە دوای ساڵی 2006ەوە هەتاوەکو ئێستا بێگومان لێشاوێکی زۆر لە کۆمپانیا و لە وەفدە بازرگانی و ئابوووریەکانی وڵاتان ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هەروەها بەو کرانەوەی کە بەرەڕووی هەرێمی کوردستانە لە دەرەوە لە وڵاتەکانی ئەوروپا و ئاسیا و تەواوی جیهانە کراوەتەوە هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان بووەتە شوێنێک کە سەرنجی کۆمپانیا بیانیەکان و وەبەرهێنەرانی دەرەوەی ڕاکێشاوە بەڵام لە ڕاستی ئەگەر بینە سەر ئەو واقعی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە 170 بۆ 80 وەبەرهێنان و گەشە پێکردنی ئابووری لە هەرێمی کوردستانە لەسەر دەستی کۆمپانیا خۆماڵەکانە دروست بووە ئەمە بۆ تەواوی شارەکانی بە نیسبەتی هەرێمی کوردستانەوە بۆ هەر هەمووی تەواوە و ئەوانەی تریشی کە یعنی نیسبەتێکی زۆر کەم هەیە کە 100% وەبەرهێنەری بیانی بێت ئەو کۆمپانیانی کە هاتوون ئیشەکەن ئەنی کەواتە ئەو کۆمپانیانی کە لە دەروەش دێن بەڕێککەوتن و تەعاون لەگەڵ لایەنێکی کووردا ئیشەکانەکەن ئەکسەرێتی بەڵێ بەو شێوەیە بە تەعاون لەگەڵ کۆمپانیاکان کۆمپانیا کوردیەکان بەڵام باس لەوە ئاکرێ بۆ نمونە لە شارێکی وەکو هەولێرە ئەوترێت کۆمپانیا تورکیەکان زۆربەی کارەکانیان ینی بە شێوەیەک لە شێوەکان قۆڕ کردووە بۆ خۆیان ئەمە ئەوە ناگەێنێ کە بۆ نمونە ڕەنگە هەولێر کرانەوەی بەڕووی تورکیادا زیاتر بێت تاوەکو سلێمانی بۆیە لە سلێمانی کەمتر ئەم کۆمپانیانە بەدی ئەکرێن ئەوە هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکان زۆری و کەمی پرۆژەیە ئایا لە هەولێر چەند پرۆژە هەیە چەند دەستی وەبەرهێنان هەیە چەند لە سلێمانی هەیەیان لە دووهۆکەیە ئەمە بە هەولێر بێگومان پایتەختی هەرێمی کوردستانە حتمما ئەو کۆمپانیا بیانیانە زۆرتر ڕوەکەنە پایتەختی هەرێمی کوردستان و ژمارەی زۆری پرۆژەکان هەروە لە سلێمانیشا ژمارەی پرۆژە زۆرە کۆمپانیای ئێمە بەڵە ڕازین لە ژماری بە ژۆرەی هیچ لە یەکتان لەوە نییە کە بۆ نمونە کۆمپانیایەکی زیاتر ڕوو لە هەولێرەکە چکە لە ناو ئامی خەڵکە ئەم قسەیە هەیە ینی دکتۆریش بەدڵنیاییەوە گوێ لێ بۆ ئەوترێت گەشەی هەولێر زیاترە چونکە کرانەوەی بەڕووی کۆمپانیەکانی دەرەوەی هەرێم زیاترە بۆ نمونە لە ئیماراتەوەیەت بۆ نمونە ئەوترێت لە کۆیتەوەیەت ئەوترێت بە تایبەت لە تورکیاوە دێت لە شوێنی تریشەوە دێت بەڵام لە سلێمانی ئەمە بەدی ناکرێت ئێوە هیچ ملاحەزەیەکتان لەسەر ئەمە هەیە ئێمە بە سەرنجی ئەومان ناوەکو ئەرزم کردیەکە لە هۆکارەکانەوێ پایتەختە بێگومان لە هەموو وڵاتێکە و موقعی جوغرافیای هەولێر گرنگترە لە هیچ سلێمانی وەکو بە نیسبەتی هەرێمی کوردستان و بە نیسبەتی بەشەکانی تری عێراقیشەوە ئەوە دوو خاڵی زۆر سەربەخشیە ئێمە لە هاتنی ئەو کۆمپانیا بیانیانە من ئەتوانم بڵێم سەیی ئەگەر بێت و ئێستا بە حساب 3000 کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستانە تەسجیل کراوە تۆمار کراوە بەڵام ئەمانە ئەگەر بیتە سەرەوەی چەند کۆمپانیایەکی کۆمپانیای وەبەرهێنەرن من زۆربەی لەوانەی کە هاتوون دوکاندارن من دوکانار بە وەبەرهێنەر نازانم وەبەرهێنەرەوەیە سەرمایەکی خۆی بێنێ لە پرۆژەیەک دروستکە شتێک لە وڵاتەکەی تو هەتا ئێستامانە هەیەە ناڵێم نییە زۆر ڕێژەکەیان زۆر کەمە ناچێتە سەی 5 ئەگەر لە بواری پیشەسازیە بەوە بەرهێنانیان کردوێ لە بواری کشت و کاڵاوە بەرهێنانیان بە نسبەت کۆمپانیەکانی ناوخۆی هەرێمەوە وە بەرهێنان تا باقەکەی تری کۆمپانیەکانی خۆمان کردویانە تا چەندە گرنگی بە بواری پیشەسازی دراوە پیشەسازی گرنجێکی تۆی پێنەدراوە ئەسبابی زۆر تەنانە دەوترێ و کۆمپانیانەشی کە هەبوون ئەمە هی زەیتەوە ئەمە گوڵۆ بە ڕۆژەیە و دۆشاوی تەماتەیە ئەمە چییە نەماون هەش بووە لە ئەساس ئێستا نەماوە بە نیسبەتی کواڵەتی ئەو کۆمپانیانی کە هاتوون کابرا دێت دوکانی جلوبەرگدانێ من ئەمە بەوە بەرهێنەر نازانم هاتووە و ناشچێتە بواری وەبەرهێنانەوە من نازانم چی یاسایەکیش ڕێگەی پێداوە بێ کێبرچێ لەگەڵ هاوڵاتیەکی خۆما بکە کە ئەمیش پۆشاک فرۆشە خۆراک فرۆشە مۆبیلیاتە فرۆشێ هاتوون لە هەموو بوار و وینەکانە دوکانیان داناوەکو هاوڵاتیەکی کورد ئەمە پێویستە حکوومەت پیاداچوونەوەی بۆ بکە ئەمانە نەخازە ئەن بۆ زەریبە نەخازە ئەن بۆ باج و لە وڵاتەکانی خۆیانە لە ڕێگەی بانقەوە تەمیلیانەکرێت بە سەرمایی
بانقەکانەوە کارەکەن ئێمە لە وڵات ئێمە کاسبی خۆمان بازرگانی خۆمان نەتەمیلی بانقی هەیە و خازعە بۆ هەموو شتێک هەروەها سەروەت و سامانی ئێمە لە گۆڕانکارە سیاسیەکان و دروستبوونی جەنگ و ئەو شتانی کە دێتە پێشەوە هەمووی معڕەزە بۆ خەتەر ئەو دوکانەکەی داخاو ئەڕاتەوە بۆ وڵاتی خۆی ئەمانە پێویستە دێمە سەرباسی ئەوە بەڵام مەبەستمە کۆمپانیەکان لە سلێمانی گەربا چکە تۆ لە سلێمانیت لەکەیەوە پرۆژەیان وەرنەگرتووە لەوەتی ئەم قەیرانە دروست بووە ینی ئەو معلوماتە تا چەند ڕاستەکە وترێت لە مانگی 2013ەوە هیچ نەدراوە چونکە پارە نییە و تەمویل نییە بێگومانەوە ڕاستە لە دوای مانگی بڵێن لە سەرەتای ساڵی 2014ەوە پرۆژەکان وەستێنراون لەبەرەوەی بودجە لە بڕینی موچە لە حکوومەتی ناوەندەوە بۆ هەرێمی کوردستان بێگومان حکوومەت دەبێبیر لەوە بکاتەوە دابینکردنی موچەی بەلاوە گرنگترە هەتاوەکو تۆ پێت بەردەوامی پرۆژەکە وایە ئێستا قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان یعنی گەشتۆتە قۆناغێکی مەترسیدار زۆر بە کورتی ئەمە وەڵام بیتەوە چکە پرسیارێکی ترم هەیە من وای نبینم گەشت بێتە قۆناغی مەترسیدار بۆ نمونە من نمونەیەکت بۆ ئەهێنمەوە گەر تۆ بەراوردێکم بۆ بکە بۆ من ئەوترێت لە 2013 3500 پرۆژە دراوە و پارەشیان پێدراوە پارەیان بۆ سەرف کراوە بەڵام ئەوە تا لە مانگی 2013 ئەوترێ هیچ پارەیەک بۆ پرۆژەکان سرف نەکراوە کەواتە هەستناکەی لە نێوان 2 ساڵە گاپێک بۆ شایەکی زۆر گەورە دروستە بێت لە ڕووی وەبەرهێنان و گەشەکردنی شارێکی وەکو سلێمانیەوە ئەمە چۆن معالەجاکرێت ئەمە تەبعاً ئەم زروفە سیاسی کە بەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە عێراقا بە تایبەتی هاتووە ئەمەی دروست کردووە لەوانەیەش من لە ناحەی سیاسی و لایەنی سیاسی شارەزانیم لەوانەیە ئایا تا چەند بۆ چوونی و تەوەقعاتی سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئەم دۆخەی کە ڕوئەدا تا چەند پێشببینی بووە بۆی و خۆ ئامادەکردنی بۆ کردووە یا بۆی نەکردووە ئەوەیان من لە ناحەی سیاسی ئاگادار نیم بەڵام ئەمە وەکو من بیبینم زروفیەکە لە پڕ هاتوۆتە پێشەوە بڕینی موچە لە چاوەڕوانی هیچ کەسێکان نەبووە چونکە کارێکی زۆر سەختە بڕینی نان و معیشەتی خەڵک لە تەوەقعی هیچ حکوومەتێکان نەبووە ئەوە بوو کە بە دەرەجەی یەکەم ئەگەر احتیاتیەکی پارە یا ئەو پارانی کە بۆ پرۆژەکان دانراوە بێگومان حکوومەتی هەرێمبیری لێ کردوێتەوە کە موچە و نانی خەڵکی ڕۆژانی خەڵکی پێدابین هەنگاوانەی حکوومەتی هەرێم هەنگاوی ژیرانە بن وەکو خۆیان ئەڵێن و پێشتر دیراسە کرابێتن من بەس لە سلێمانیە تۆ 3500 پرۆژە فەرقت هەیە لە بینی 2 ساڵە کەواتە ئەمە دیراسە کراوە یا تەنها هەنگاوێکە و بێ و دیراسەکردن نرا و لە بەغا دەستەنێ بەڕووی بەغا و لەگەڵ بەغاوەزعکە تێکەدات و موچە ئەوەستێت و پرۆژە ئەوەستێت و سیو لە نامێنێت و ئەم شتانە من بێگومان نابینم کە شتێکی دیراسە نکراو بێ بێگومان دیراسە کراوە بەواکەوە پەیوەندی من ناڵێم سروشتیە ئەم حاڵەتە سروشتی نییە من ئێستا ژەڵێم پێویست بە حکوومەت ئامادەکاری زیاتر بکە بۆ ئەم سروشتیە لەو ڕۆوەی کە بە بڕوای تۆ حکوومەت هەرێم دیراسی کردووە بۆ یەشتێکی تەبیعیە دوای دیراسەکردن قەرارێک بات و ئێمە بکەوینە مۆزەوە بێگومانەوێ دیراسە کرابێت سوپاس دەکەم دکتۆر نیاز من ئەوترێت یەکێتی بەڵێندەران ئەڵێ لە شارێکی وەکو سلێمانی ئەم ساڵ 1000 پرۆژە وەرگیراوە بەڵام قسەکە لێرەوە دەست پێەکە لەم 1000 پرۆژەیە 800 وەستاوە کە ئەگەر هەڵە بم هیوادارم کاکنەوزاد بۆم ڕاستکاتەوە و ئەو 800 کە وەستاوە زۆرینەیان پرۆژەی خزمەتگوزارین پرۆژەی خزمەتگوزاریش ناوی خۆی بەخۆیەوێتی ئەمە چیمان پێڵە ئایا فعلەن لە قەیرانێک نین ینی قەیرانێکیش کە قەیرانێکی سادە و ساکار و ئاسان نەبێ بێگومان لە قەیرانەکەین بە هیچ شێوەیەک سادە و ساکار و ئاسان نییە مەترسی گەوری لە هەنای خۆیان هەڵگرتووە بەڵام وەکو هەموو زەمانێک لە سەختترین وەختیشە ئەشێک دەرفەتێکە بێ ئێستاش ڕەنگە ئەم دۆخە حامل بێ پڕ بێ بە کۆمەڵەشت بەڵام تا ئەم ساتە وەختە وەکووتم 4 فاستەکەی ساڵ لێرە چۆنە گۆڕژیان ئێمە زۆر لەوەش خێراتر تەقلوبات و ئەم سەر و سەری بەسەرایەت بە حەدی و هەمومان نامستەقر نیست ئەوەی کە جەناب تەڵی لە چۆ هاتوو خۆی لەوە هاتووە پارێکی زۆر لە عێراقەوەیەت تەوەقعاتی هەمومانە گۆڕێ پێشبینی هەمومانە گۆڕێ بەرامبەر بە واقع لەناو پێشبوونی کێیە هی تاکە هی خێزانە هی کۆمپانیەکانە کە پێڵێن وەبەرهێنەران لەگەڵ حکوومەتیشە ئەم پێشبینیانە کا گۆڕێ
عکسە بێتەوە پێچوان نابێتەوە لەسەر بیرکردنەوەی ئێمە و ڕفتاری ئێمە و بڕیاری ئێمە ئەجا ئەو داهاتێتە دەستمان بە پێی پێشببینیمان بۆ داهاتەکە دابەشین بەسەر پاشەکەوتووە بەکاربردنە زۆر بەمان کەوتینە ئەو هەڵەیەی ئستێلاکی داهاتومان زوو تاو کرد ینی پێش کوردیەکە تطبیقە بێ بەسەر وەزارەکە بە کەوتکێک ئاو کەوتنەمەلا نازانم بە کەوتکێک ئاو کەوتنەمەلا ینی تۆ وتت ئەو پارەیە کەیەت هەمووی دڵی خۆشە بێت با بێگومان بەڵام لە ناکاوە هێشتا کەوتکی ئاو بوو زۆر ڕاست هێشتا کەوتکی ئاو بوو کە ئەمە یە تەبان هەمومان پێشوی بگین بە مستەقبل لە مستەقبل ئەخۆین لەسەری ئەژین بە پشتیوانی ئەوەی کە پێشببینیمان هەیە وەزع چاکە بێت کێ وای کردم قەنەعەتە بەقوتە بێ ناڵم بەویستە باش نییە ئەشێ بەرژەوەندی کتایبەتی لە لاش خۆری لە دوای هەندێک سیاسەکان یان و چوار دەوڵەمەند هەبوو ئێستا بوون بە سەدان هەندێک لە ئەکتەرەکان بە پشتیوانی هەندێک لە میدیاکان ئەیڵێم و مەبەستیان نەبووە ئەیانوت ئەو شوقانە بکڕن ئەو خانوانە بکڕن دڵنیا بە پەشیمانەبی تۆکەنەی کڕی بەعکسەوە پەشیمان بووینەوە کە کڕیمەن کەواتە هۆشیاری تاک لەکوێ مەسەلەیە تاگوکو خودی خۆی لەم سیستمەیە بە تەنها ناتوانێت مواجهی ئەو جۆرە شتانە بکە ئەمە ئەوەیە کە ئاڵین دامەزراوە ئەبێ یەکەمین جار مساعدێکی تاککە لەوەی کۆمەڵشتی بۆ دەستەبەرکە بەرژەوەندی تایبەتەکانی بپارێزێ تاک لە سیستمی منوتوە خاوەنی نەکەر موچێکی تایبەتی نییە خاوەنی خودی خۆشی نییە لەلایەن کۆمەڵێک گروپی کەمینی سیاسیەوە دەسەگرن بە تواناکانیە وزەیە کاتیە هەموو ژیانە لەبەرەوە زۆر زەحمەتە بە هەر حاڵ ئەگەر بچین ناوە بەرهێنەرانەوە بەرهێنەرانیش بە هەمان شێوە تووشی خەیاڵ بن خەیاڵەکە حکوومەتیش زیاتری جوڵان چونکە خۆ دەزانی کۆمەڵێک کاندیدی پەرلەمانیشە بوونیان و ژیانتان زۆر خۆشەکەین واکەین بەڵام بەداخەوە ئەوە ناگنیانتوانی موچە بۆ ئێمە دابینکن سە فەقیرانە خۆشیان نیوەی موچە وەرەگرن وەکۆی کە بیستوم ئەم پاڵاوانانی کە بە حساب بۆە ژیان ئێمەیان بگۆڕایە کە چێسە موچەیەکی باش بە خۆشیان تامین ناکەن بە هەر حاڵێک بێ وە بەرهێنەرانیش پشت بەستو بۆ هەموو وعدێکە حکوومەتیە حکوومەتیش گەورە بێت تاوان خەڵک سەحبەکە بۆ خۆی لە هەموو کەرتەکانەوە کارمەندێکی زۆر ڕاکێشێ ژن لە ماڵەوەیەتە دەرەوە بۆی تێکەڵ بۆ بەرخۆریزمە بێکە هەیە چونکە گە لە ماڵەوە دابنیشی هەستەکەی نیت هەستەکەی نەقسێکت هەیە کە لەگەڵ ئەوانی تررا هەمانە شتە ناکی ئەوە بە پێی ئەڵەن ئیگۆکی بچووک خۆ ئیگۆکەی دایمنشنەکە ینی خودی هەست بە کەمبوونەوەکە چونکە شتێک ناکاوانی ترێکن بە هەر حاڵەوە بەرهێنانش چون کەوتنام تەڵەیەوە تەڵی گەشەی ئابووری بەڵقەکە هەمویان کەوتنە گرێبەستی زۆر زۆر گەورە لەگەڵ حکوومەت جا ئیتر بەشێکی بە شتی تایبەتی خۆیان بێ یان نا ئەمە مای دڵخۆشی بوو تەبعاان لە ڕوویەکەوە کۆمەڵە دەرفەتیکاری ئەوە لە کەس تایبەتە تامین کرد دەرفەتیکارین داهاتی تامین کرد کۆمەڵێک بۆ بەرهێنی بیانی هێنا کە بەداخەوە زۆرینیان تورکین نبینی ئەمریکی و فەرەنسی و بەریتانی ئەوانە هەن بە زۆر زۆر کەمن بۆکارچیەکەیەکیشان پەیوەندی بە هەیمەنەی تورکەوەی بەسەر کووردا کە نزیکێتی و بەو عیلاقەیەوە کە بە تایبەت ئەحزابی کوردی هەستەکان خێرێکی زۆر زۆر گەوری بۆ ئێمەتیایە لەگەڵ دراوسێکە مەجای بینە ناوەوە کە ئەشێمەش هەڵە بێت و بەشێکی تریان ئەوەیە کە هەندێک ستانداردی جیهانیە هەندێک لە کۆمپانیە زۆر باشەکان لە بوارە جیاوازەکانی وەکو تەکنۆلۆژیای زانیاری نایەت ئەگەر کۆپیڕایتی شتەکانی نەکرابێ بۆ نمونە کۆمپانیەکی دەرمان نایەت خەڵک بە ئاسانی کۆمپانیەکی تر بە ئاسانی بتوانێت دەرمانەکانی کۆپی بکاتەوە و بۆ هەموو بوارەکانی تر مۆسیقای ناوەنی یا شتێکی تر ئێستا ئەمان کەوتونەتە ئەم تەڵەیەوە کە خراپترین شتە هەمومان لە پێشاوە بەرهێنەرەکان بۆ جاری داهاتوو کە خولی داهاتوو کە گەشەکەوێتەوە جوڵە هەرە بێ بکەیتەوە جوڵە چونکە دێمە سەرباسیەوەش بەڵێ دوایەوەی ئەو کە ئەو تێت بەغا پارە بڵێ بەڵام کە هات ئەم جارە بۆ شکڵە بڕواناکەم بۆ بەرهێنەران بەو نرخەکەمە ئامادە من بچنە پرۆژەوە بۆیە تێچوو بەرزە بێتەوە احتیمالی زۆرەوەی هەڵاوسان دروست بە دەکات و منافەسەکە کەمە بێتەوە لە بینیانە احتیکار زیابێ لە نێوانیانە ئەمە دووشتی زۆر بەسیتن کە ڕوێن سەورەکەم شتەکە ئەبوو پرۆسیژەرە دروست بێت سپاس دەکەم بێگومان دێمە وڵات کاک نەوزاد من مەبەستمە ئاماژە بە قسەی تانەریێڵدز بدەمۆزیری وزە و سەرچاوە سروشتیەکانی تورکیا ئەڵێت بەهۆی مەترسی لەسەر ژیانی کارمەندەکانیان بۆ ماوەیە کار و چالاکیە نەوتیەکانمان لە هەرێمی کوردستان ڕاگرتووە و ئەوترێت بۆ نمونە کنسوڵخانەی ئەمریکا کارمەندەکانی خۆی خستۆتە حاڵەتی ئامادە باشیەوە ئەوترێت کۆمپانیەکانی تر بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەگەن ئەگەر ئینسیحابیش نەکەن نەکشێنەوە هیچ نەبێت کارەکانیان ڕاگرن ئەمە چ زیانێک بە هەرێمی کوردستانە گەیەنێت و چی لێ ئەخوێنرێتەوە بۆ داهاتوو
بێگومان ئەمە زیانێکی گەورەی هەیە بۆ هەرێمی کوردستان. وەستانی دەرهێنانی نەوت یەکێکە لەوەی کە ئێستا ئێمە لە ناردن و لە داهاتی نەوت ئاحتیمادی سەرەکیەکەی نەسەری کە موچەی کارمەند و هەروەها پاری پرۆژەکان و بەردەوامی پرۆژەکان ئەگەر بە شێوەیەکی کەم کەمیش بێت بەردەوام بێت لە داهاتی نەوتە. کشانەوەی کۆمپانیا و یان کارمەندی کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت زەرێکی زۆر گەورەی بەدواوە بێ زیاتر لەوەی کەوا کۆمپانیەکانی وەبەرهێنان کارمەندەکانیان نەجێڕنەوە، چونکە وەبەرهێنان هەر ڕۆژێک بێت توانی دەست پێ بکەیتەوە لەوانەیە شتێک نەبێت مباشەرەتەن تەئسیری ڕۆژانی لەسەر ژیانی خەڵک هەبێت. بەڵام نەفرۆشتنی نەوت کە تاکە سەرچاوەیە بە نیسبەتی ئێستەوە بۆ هێنانی داهات و دابینکردنی پارە بۆ کارمەندان و بژێوی خەڵک. ئەمە تاان بێگومان تەسیرێکی زۆر خراپە بە نیسبەتی کشانەوەی سەفارەتی و کارمەندانی سەفارەتی تۆ جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیت ئایا فعلەن کۆمپانیا هەبووە بکشێتەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ کۆمپانیاک نەکشاوتەوە هیچیان هیچیان پێنەوتراوە و هەتا هیچیان بە ئێوە وتووە هیچ شتێکیان بە ئێمە هەیە هیچ شتێکیان بەێمە بەڵام ئەمە شتێکی ئاساییە لە ڕوودانی هەنێ دۆخی و ناجێگیری ئابووری ویان ناجێگیری زروفی سیاسی لە هەموو وڵاتێکە کۆمپانیا و سەرمایهدار و وەبەرهێنەر بە حەزەرەوە تەعاملەکە من نەتوانم مافی خۆی بێکە بە حەزەرەوە تەعامل مافی خۆیەتی حتا هاوڵاتیانی خۆمان وەبەرهێنەرانی خۆ بەڵام زیانی بۆ هەرێمی تەنانەت فەردی تاشی خۆشمان بە حەزەرەوە لەگەڵ ئەم وەزعا حتا لە سەرفکردنی پارەی ڕۆژانەیە تەنانەت کەسێک کە پارەشی لە بانک بوو بێت لە مۆزعەیە ئەیبات لە لای خۆی دایانێ بێزگەلەوە هەر خەڵک ئەگەر دی سەرنج بیت تۆ بگەڕی شوێنە گشتەکان بگەڕی لە چاو مانگەکانی پێشوا خەڵک زۆر بە کەمترە بینی خەڵک کەمتر یعنی هەیەستەکە پاشەکەوت تێ بکە حەزەکاوەک لەوی نەک چونکە نازانێت چەند ڕۆ مەسەلەن لە داهاتوە چۆنە چی ڕوو ئەدات لەبەرەوە حەزەرکردن شتێکی سروشتیە. ئەم حەزەرکردنە بە نسبەت تەواوی شارەکانی هەرێمی کوردستانەوە تەواوە بۆ نمونەیە سەر لە تورکیا ئەوە قەراری لێدراوە لە بڵێن کۆمپانیەکانی تورکیا لە هەولێر کارەکانیان ڕاگرتووە هەندێکیان کارەکانیان ڕاگرتووە ینی ئەمە شتێک نییە بڵێ ڕەنگە ڕوو بدات یان حەقی خۆیانە کە حەزەر بکەن ئەمە حەزەری کردو و لێبەوە حەقی منی مشکلەکەی زۆر گەورە هەیە حکوومەتی ئێمە استجابەی وەڵاممانەوەی بۆ بۆ هەموو گرفتی ڕوبەڕوومانەبێتەوە زۆر خاوە ئەم خاوێش لە ناو ئەم ژینگە خراپامان هێڵێتەوە ئەنی سەورەکەم چی بە نسبەتە و قسەیەشەوە ینی بۆچی حکوومەتی هەرێم وەڵامدانەوەی یاخود مامەڵەکردنی لەگەڵ دۆخەکەیە بە شێوەیەکی خێرا و بە پەلە نییە ینی هەستەکەی بە شێوەیەک لە شێوەکان بێخەمە بێباکە گەر بتوانین ئەو عیبارەیە بەکاربێنین خۆ هەنێک شت هەیە مەسەلەن احتیمالە ئەو بۆچوونی سیاسی گۆڕانکاری سیاسیەکان تەوقعاتی حکوومەت بۆ داهات و ئایم قەیرانە لە ماوەیەکی کورتا لە ماوەیەکی درێژا کۆتایی پێدێ ئەمانە هەمووی پێم وابێ زیاتر حکوومەت ئاگادارترە وەکو لە ئێمەی هاوڵاتی وەلەو ئێمەش مافی خۆمانە ئەوە بزانین لەبەرەوەی بۆ بەردەوامبوونی پرۆژەکانمان بۆ بەردەوامبوونی کاری بازرگانی هەر کەستە بێگومان هەموو بازرگانێک ئێمەوەکو ژووری بازرگانی لەگەڵ پارێزگار لەگەڵ قایمقام لەم ڕوودانی ئەم جۆرە زروفانە کۆبوونەوەکەین خۆ ئامادەکردن خۆ ئامادەکردن بۆ ئەم شتانە یعنی تۆ نەمانی سیولە یان نەهاتنی موچە وە کۆمەڵێک شت هەیە ئەولەوێتی هەیە تۆ دابینکردنی موچە ئەولەوێترە وەکو لەوەی کە تۆ پرۆژە بێ ئەوە لەم چەند ڕۆژەی داهاتووە دوێنێ بوو یا پێرێ بوو بەڕێز پارێزگاری سلێمانی ئەعلانی کردکەوە پرۆژە خزمەت گوزاریەکانەکەوێتەوە کار و پارەیان بۆ داوی نەکرێت ئەمە پلانی حکوومەتە ئەم پلانانە بێگومان پێویستەوە بەرهێنەر و هەتا سەرجەمی هاوڵاتیان ئاگاداری بێ تقریبان سێ پارێزگاری سلێمانیوانەیە کامیان من بەنسبەتی کاک باهرۆز پارێزگاری سلێمانی بێگومان ئەو ئێستا ڕئیسی وحدەی ئیداریە و بڕیار و لای ئەوە بەڵ کاک نەوزاد شتێکی ترمە بەستمە ینی ڕایەوەی لەسەر بزانم لە دوای دروستبوونی ئەم دۆخەوە بە تایبەت لە دوای دەستپێکردنی شەڕی داعش لەگەڵ کوردستان بە فەرمی کە پێشترە وترا تەنها لە حاڵەتی بەرگریان هەردوولا ئێستا شەڕە و شوێنیان داگیر کرد لە شوێنەکان دەرکران هێشتا جێگەی کوردستانیان بەدەستەوەیە ئەو تا لە ئێستاە زانیاریەکان باس لەوە ئەکەن
بە شێوەیەک لە شێوەکان کە دڵنیانی نێمە هێشتا دواتر بۆ بینەر دڵنیای ینی دڵنیایی وەرەگرین کە جەلەولا دیسانەوە لەلایەن هێزی پێشمەرگی کوردستانەوە کۆنتترۆل کرابێ. قسەکەی من ئەوەیە لە دوای ئەم مۆزئەوە هیچ کۆمپانیایەکی دەرەکی ینی چۆن بڵێ مفاتحی ئێوەی کردووە بۆ ئەوەی بێت لە هەرێمی کوردستان یاخود لە شاری سلێمانیش بکات هیچ شتێکی لەم جۆرە هەبووە؟ ئێمە بەڵێ لا یزال هەر بەردەوام بەڵێ و لا یزال وەفدی ئابووری سەردانی هەرێمی کوردستانە کات ئەمانە تەبەن کە تو سەردانی تۆەکە و ئامادەی خۆی احتیمالە خۆی ئامادەکە بۆ دوایە مۆزع بەڵام و پەیوەندەکانی خۆی دروستەکە یا دیراسی وەزعبی لەناو هەرێمی کوردستانە بڕواایەکەیە کە ئەم دۆخە بە هەموو شێوەیە کۆتایی دێت بەڵێ وایە ینی بەنسبەت تاکی کوردەوە پێی وایە ئەم دۆخە وابزانام لەگەڵ دکتۆرا بوو پێش یا جەنابەت بووی پێشەوەی بینە ستۆدیۆ مە شەڕی عێراق و ئێران نییە بڵێ درێژە ئەکێشێت لە ناوتە بەڵام بەنسبەت ئەوانیشەوە ئەم بڕواایە هەیە ئەو بڕواایە هەیە بەڵێ بێگومان ئەوان کە سەردانی ئێراکەن وەزعی سیاسی وە دوای ئەوە بیر نەچێت کورد لە مۆزوعا بە تەنیانە لە مۆزوعا بە تەنیانە ئەو وڵاتانش بار و دۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو کۆمپانیانە کە دێن پەیوەندی خۆیان هەیە لەگەڵ حکووماتەکانی خۆیانە پێشەوەی بێنە وڵاتی ئێمە ئەوان بێگومان پرس بە ژوورە بازرگانیەکانی خۆیانەکەن پرس بە وەزارەتی دەرەوەی خۆیانەکەن پرس بە قونسوڵێتەکانی خۆیانەکەن اینجا دێنە ئێرە و کە دیراسی وەزعێکی ئابووریە بیانەوە کار بکەن لە هەرێمی کوردستانە. کاک نەوزاد مەبەستمە باسێکی مەسلەی بازرگانان و وەبەرهێنەران بکەم ئەوترێت بازرگانەکان قسە لەسەر شاری سلێمانی بکەین تۆ جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیت وەبەرهێنەرەکان چاویان لە دەستی ئێوەیە لە مۆزایە و ڕایەکی شەیە ئەڵێ ئێوە بە شێوەیەک لە شێوەکان بەڕوە ئیجابیەکە عیبارەکە بەکاربێنین دەستی خۆتان بەتاڵە چۆن ئەتوانن شتیان بنێ چۆن ئەتوانن هاوکاریان لەم دۆخەی ئێستا ئێوە وەکو ژووری بازرگانی وەکو ئەو لایەنەی کە پەیوەندیتان هەیە ینی ئەمە چۆن معالەجە ئەکرێت چۆن چارەسەر ئەکرێت؟ ئێمە بە نیسبەتی خۆمانەوەکو ژووری بازرگانی کاری ئێمە چییە؟ کاری ئێمەوەیە کەوا باری ئابووری هەرێمی کوردستان و کۆمەڵێ پێشنیار پێشکەش بە حکوومەت بکەینەوە کاری ئێمەیە ئەو کێشانەی ڕوبەڕی بەڵێ کردومانە بەردەوام کردومانە و ئەو کێشانەی کە ڕۆژانە ویان دێتە بەردەمی بازرگان و ئەبێتە هۆی دواکەوتن یا عرقە لە دروستکردن لە کاری بازرگانی یەکێک لەو کێشانەی دێتە ڕێیان نەبوونی پارەیە لە بەڵێ ئێستا حالیان نەبوونی پارەیە وەکو بتم ئەم مەسەلەی نەبوونی پارە ئەمە لە دەسەڵاتی ئێمانی وەکو ژووری بازرگانی ئێمەمان لەسەر دروست بەڵێ چۆن ناتوانێت ئێمە توانی فشار دروست بکەین بەوەی کەوا و هەنێ شتیش لە دەسەڵاتی حکوومەتیشانە بڕینی موچە لە دەسەڵاتی حکوومەتان نییە هەتا وەکو دیراسەیەک چەند ڕۆژە لەمە پێش بڵاو بۆتەوە ئەڵێ 15 ڕۆژ ئەگەر بێت و عێراق نەود نەفرۆشێ ئەو پارە بانقەکانی عێراقیش پارەیان نامێنێ ئەم پارانە لە شوێ ئەم پارانە لە لای خەڵکە بەڕاستی لە لای هاوڵاتیە نەبوونی سیستەمێکی بانقی کە خەڵک سیقەی بە بانقەکان بێ و پارە بخاتە بانقەوە ئەو پارە و سیولا کە هاتوۆتە بازارڕەوە هەمووی پارەیە حکوومەت لە ڕێگەی پرۆژەکان و لە ڕێگەی موچەی هاوڵاتیانەوە خستێتێ بازارڕەوە ئەم پارەیە بێگومان لە ناو بازارڕە هەردێت و ئەچێ قەینا قسمێکی لە لای حکوومەت هەرەمێنێتەوە بەڵام ئەمەی کە لە ناو بازارڕە خەڵک پارەی خۆی لە ماڵەوە داناوە هیچی نایباتە بانقەکان ئەمە جوڵەی بازرگانی کەمەکاتۆ یعنی پارە جوڵەی نامێنێ کە جوڵەی نەما من لای خۆم دامناوە ئەو لای خۆی داناوە لەو بڕێ و پارەیە بە ژێرەی ژمارەی هاوڵاتیان کۆکوینکەی پارێکی گەورەیە پارێکی زەخمە ئەگەر بێت و کاری پێ بکرێ و بێتە بازارەوە نەبوونی شەریکاتی مساهەمە نەبوونی بازاڕی پشک و بۆرسە ئەمانە هەمووی وای کردو خەڵک لە لای خۆی کاتەوە دێمە وڵات بۆەوەی پێشنیازەکانی خۆت یاخود ئەو تێبیانەی خۆت کە هەتا لە قۆناغی داهات و دوای ئارامبوونەوەی بارودۆخەکە چی بکرێت و ئەو خاڵانە چین کە پێداچوونەوەی بۆ بکرێت دێمە وڵات بۆ ئەویان دکتۆر تۆ هەر لە سیمینارەکەتە لە گەشەوە بۆ قەیرانی ئابووری سربەخۆبوونیان پێکەوە بوون مەبەستمە لە بەروی لە کۆنتترۆڵەوە پێمەڵێن کات لە ساڵحمانانیە وردە وردە کۆتایی زۆر قسە لەسەر سربەخۆیی کرا زۆر ئەم هەڕەشەیە درا بە گوێی بەرپرسانی بەغا هەر بە سربەخۆیی نەمایەوە باسییان لەوە کرد کە دەوڵەت شڕا بگەێنرێت لە باشووری کوردستان بە بڕوای تۆ و بە خوێندنەوەی تۆ بەم ئابووریەی ئێستاوە کە خۆت وتە پڕ بووە لە بەڵق
باسکردن لەسەر بەخۆی خەونێکی بەتاڵ نییە. باش زۆر بەخێرا یەک دوو قساکەم لەسەر ناقەشانی کرایەوە. یەک هەواڵی خۆش هەیە بۆ هەموو نەچەوەیەک، ئەویشەوەیە هیچ کەس دە و دۆخە مردووی تیاژی نامێنێتەوە. بەزەمە معنایەوە نییە بۆ من و تۆ ئەیبینین لە کوردستان ئەمەڕۆیە یان دانیشی بڵێ هەر کۆتایی دێتە مۆزە ئیشی بۆ بەس خەبەری خۆش چییە؟ ئەوەش ڕاستە. خەبەری خۆشەوەی ئەو قسەیکە لێرە ئەیانوت ئەمە حکمی قۆناغا بێمەش 200 ساڵ عەزاب ببینین ئەنجا تۆزە پێشەکەین و ژیان خۆشە بێوانە. ئەمە لە زانستی ئابوووریە قبول ناکرێت، بە تایبەت دوای ئەو گەشە خێرایی کۆریا و سنگافورە و پورەیان با بڵێ نەمانە لەگە تایوانوانە لە 20 ساڵی ڕابردووا کردیان 40 ساڵی ڕابردووا کردیان زۆر زۆشتیان بەدەست هێنا بە ماوەیەکی زۆر کەمتر لەوەی ئەوروپا. دووهەم ڕاستە عێراق تووشی عین مشکلە هەیە ئەم پاشکوێتیە بۆ نەوت کە ئەویش پارەی نەوتی نەمایتر ئێمە داهاتمان پێ دروست ناکەین. ینی باس لە وابەستەبوونی هەرێمی کوردستان ئەکرێ بە داهاتی نەوتەوە بەڵام بەو پارەیە کە لە عێراق بەڵام ئەو پێگی بەخۆترە لە ئێمە لەبەر کۆمەڵی هۆکار. یەکەم هەتا ئێستا بەشی زۆری بانقەکانی ئەوە لە ناو ئێمەیە. ئێستا بەغا قەرار یاوە بانقەکانی ئێرە نابێ قەرز بن. ئیتر لێرە بەشێک لە بازاڕەکەی ئێمە مردووە. من پێشتر وتم باسی گەشە باسی داهێنانە بۆەوەی شتێک دابهێنرێ ئەبێ خەونە هەبێ ئەبێ کارکەی بۆ خەونەکە و بەڵام بێ ژینگەی شەبێ لە دەرەوە یارمەتی بە بەوەی سەرمایە بۆ چابینکە بازارەکە بێت لێت بکڕێ دامەزراوەیەکە بێ دوایی ئەم شتە بە وکومڵکی تۆ بناسیێنێ و احتیفازی پێ بکەوە بیخاتە مێژووە. هیچیکە لەم شتانە لە وڵاتانی یعنی بازاری سەرمای ئێمە زۆر لاوازە. ئەو گەشەیەش کە ڕوویە تێکەوت کۆمەڵە پەیوەندی کۆمەڵاتی بە خەڵک ناسان لە پڕقەچع بوو خەریکە ببێ بە ئاژاوایکی کۆمەڵایەتی لەمەوە داخەڵ ببم. عێراق یەدەکێکی زۆری داهاتی هەیە کورد مافیە دەچی نییە. عێراق کە قەرز بکە نایە پرس بە کورد بڵێ زەحمە نەبێ بچم قەرزکەم بەڵام کورد دەبێ بۆ بڵێ کنجا موافقەشی بۆ ناکە. عێراق کۆمەڵی دەوڵەتی نێودەوڵەتی هەیە کە لە بەرەوەی دەوڵەتە و لە ناو خەریتەکایە پێڵن فەرمووەمە قەرز بەس کوردستان بە جەجابێ کەشتێنەوە بفرۆشی و ئێستا لە قەرزاری کەس نازانێت قەرزاری چیت کەس نازانێت چەند قەرز کردو بە چه سیارە کردوتە ئەمە دۆخەکە وڵاتێک تایە بێ هیچی سەبارەت بەوەی وتکەوتوینەتە سەر نەخشەی وزەی جیهان. ئەوە یەکێک بوو لەو خەیاڵانەی کە وای کرد ئێمە فری وە تۆ پێت وایە خەیاڵە خەیاڵ بووە تا ئەم ساتە تۆ باستەوە کرد کە قەرزمان پێ نادەن کۆمەڵی شتی تر هەیە تایبەتمەندی عێراقەتی لێرە ناتوانیت ئەسڵەن پێویستمان بەوەیە کە ئەم جۆرە پێشەنگێتێ لە نەوت بسەنینەوە تێکی بشکێنین شتی تر بێینە پێشەوە بۆی مرۆڤی ئێمە داهات دروستکات یان نەوت بەکار بهێنرێت بۆ ئەوەی لایەنی تری پیشەسازی گەشە بکات بێگومان ئەوەی چکە لە شتە هەرە گرنگەکان بەڵام ئەوە ناکرێت ئەگەر کۆمەڵە مؤسساتی تر نەبێت کە بکو باسمان کرد دەرفەت با بە ئینسان دوای خەونەکانی کە و داهێنان کە ئێمە زۆر تەرکیزمان لەسەر نەوتە بە هەر حاڵ لێرە بڕۆی نامۆزوعەکە من لەگەڵەوە بۆ چوونە نیم ئەڵێ باسەر بەخۆ نەبین چونکە وڵاتەکە وێرانە ئەی بە چەند ساڵی تر ئێمە چاوەڕێبین ئەم ئابووریە پێ بگرێت 20 ساڵ چاوەڕێ حکوومەتمان گر هەر پێی نەگرێت اینجا ئێستا 20 تر و 30 تری چاوەڕێ ئابووری بین لە ساوای ڕزگاری بێ من والی تێ ئەگەم وەکو بوارێکی تیۆری باش نییە وەکو بوارێکی تیۆری والی تێ ئەگەم ڕاستە مؤسسە زۆر گرنگە بۆ هەر وڵاتێک بەڵام دەوڵەتیش حدودی خۆت مەجای ئەوە دەرفەتی ئەوە بکەی ئەگەرچی من بە حیاتی لەگەڵ ئەوانیم و ئەگام لەوە هەیە و توشمە چەندین جار ئەمریکای لاتینی پاش 150 ساڵ لەسەر بەخۆ بوون هێشتا هەژاری و بێکاری و کۆمەڵشی مشکلی زۆر بڵێ پێمەڵێن ویستم پرسیاری کاتیان لێ بکەمەوەن پێیان وتم سێ خولەکمان ماوە مەبەستمە لەم سێ خولەکەیانی لەگەڵ هەردووکتانە مناقەشەی شتێکی گرنگ بکەم باس لە دنیای ئابووریە پلانی کورتخایەن و درێژخایەن هەیە بەڵام قسەیەکەیە ئەوترێت لە هەرێمی کوردستان نە کورتخایەن نە درێژخایەنمان نیە نازانم کێ ئەو قسەیەکە ئەو مەبەستیشی لە کێیە بەس ئەوەی کە لەلایەن هەرێمی کوردستان و عادەتەن کە تۆ خۆت ئامادەکەی بۆ قەیرانێک بێگومان ئەبێ پلانێکت بۆی هەبێت خوێندنەوەت بۆ دۆخەکە لەسەر ئەساسی ئەوە پلانێکی درێژخایەن دائنێ کە زۆر تایەمێنیتەوە یان کەم تایەمێنیتەوە یەکێک لە مشکیلەکانی ئەو جۆرە سیستمی سەرمایه‌داری بازاری ئازادە لێگەڕێبا کارکە و تر ڕێمەگەر تەنزیمی مجتەمەعەکە ئەمە خۆی جێی پلانی گرتبەوە
خۆی ئەلاساس بازرگانی بکەرەوە و دەرگای بازاری کارکەر و هەموو شوێنە بکەرە ژیان خۆی گەشاکە ئەمە پلانی تێکشکان من ئەوەی من تێگەشت بێتم ئابووری ناسان وەکو چۆن بڵێ چۆن پزیشک دەرمانەیە بە نەخۆش ئەوانش عینەشت هەنە دەرمانەکەی کاتیە بە نەخۆشیەکەی ئاڵێت ئەمە بۆ 2 هەفتەم کۆرسە وەرگرە ئەمایان موزمنە ئەم نەخۆشی تۆ بێتە هاتە یا بۆ 2 ساڵ وەریگری هیچێکێ لەمە زۆر کەمە ئەکەونە لێرە بەکارێنراون تەنها موسەکین و ئازارشکێن بوون ئازارشکێنیش نەبوون ئەگەر ئازارشکێن بواە هەڵبەتە زۆر نابووە وەستانی بوو زۆر بەکورتی لە دوای هێوربوونەوەی ئەم قۆناغا لە ڕووی ئابوووریە و ئەبێ ئەمە چی بکەین هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت چی بکات لە ماوەی کورتخایانە بە خێرایی متمانە بگێڕێتەوە بۆ ئەوە یەکێک لەوانە ئەوەیە کە بێت داهاتی خۆی بێتە حسابی خۆی یەکێک لەوانە لەگەڵ عێراقا بێ مافی ئەوەی هەبێ کە داهاتی خۆی هەبێ ینی پاشەکەوتی هەبێ و ئەبێ دەستکاریکی زۆر وردی بازاری کارکە بە تایبەتی ئەو حکوومەتە گەورەیە بچوو کاتەوە چونکە گە بە خەڵک بڵێ لە حکوومەت وەرە خوارەوە کوایە پێی وەرە دەرەوە کوایە پێ بڵێ لە بینایکی حوقاتەوە خۆفڕێ خوارەوە چۆنیە دەبێ مەسعادێکی بۆ دابنی دڵنیای بێت لە مەسعادەکە کە یگەنێت و دڵنیای بێ بە سەلامەتی چێتە ئەوبەر کە ئەو بەربریتین لە کەرتی تایبەت لەوێش دڵنیای بێ ڕێزێگرێ لە ماوە کوستەتوانمەڕۆن سپاس دەکەم کاک نەوزاد پێشنیازی تۆ یاخود تێبینیەکانی تۆ بۆ دوای ئەم قۆناغا ئەبێت چی بکرێت بە پشتبەستن بە بواری ئیشەکەت تۆ لە ناو بوارەکەی ئەزانی خەمەکان چین ئەزانی زۆر شت هەبوو بکرابایە ئەمە ڕووی نەئەدا هیچ نەبێ بە شێوەیەکی کەمتر و سوکتر ڕووی ئەدا بە نیسبەتی بوارەکەی ئێمەوە بە ڕێی من حکوومەت پلانێک دابنێ بۆ پرۆژەکان بۆ ژماری پرۆژەکان بۆ چۆنێتی پرۆژەکان بە گوێرەی ئەو ساڵانەی داهاتوو کە دێ بە گوێرەی پلانێک و بەرنمەیەک جێبەجێ بکرێن نەک لە پڕ کۆمەڵی پرۆژە بخرێتە بواری جێبەجێکردنەوە یا بخرێتەوەی بەبێ ئەوەی فترەیەک یا بودجەیەکی دیاریکراوی فعلی بۆ دانرابێ دووەم پێشخستنی سیستەمی بانکی بەڕاستی ئێمە لە سیستەمی بانکیە کاک دکتۆر ئاماژەی بەوە ئێمە هیچ ڕەبتێکمان لەگەڵ بانقی مرکزیان نییە نەک بانقی مرکزی بە ئێمە ناڵێ قەرزبەنیان نەیدەن چونکە هیچ بانقێکی عێراقی لە هەرێمی کوردستانە لقی نییە منسوورمان نیەتی ڕەشید و ڕافیدێنێت هەیە کە تابعی بانقی مرکزی بۆ بەرهێنان مدیرەکەی برادێکی منە هەموو ئەوامرەکانی لە بەغاوەیە ئەوە بۆ بەرهێنانە بۆ بەرهێنانە بەڵێ بەنیسبەتی بانقەکانی هەرێمی کوردستانیسەوە عینەشت لە بانقی ناوەندی هەرێمەوە فەرمانیان پێکراوە ماوەی ساڵی زیاترێکە قەرز نەدەن یعنی لە هەرێمی کوردستانە دروستکردنی کۆمپانیای مساهەمە شەریکاتی مساهەمە هەتاوەکو تاک بتوانێت داهاتی ساڵانی خۆی زیاد بکە لەو ڕێگەیەوە ئەو پارەی دایناوە لە ماڵەوە ئەو سیولانە بێتە بازارڕەوە لە ڕێگەی کۆمپانیا و شەریکاتی مساهەمە بکەوێتە ئیش و داهاتی زیاتر بێ و بەنیسبەتی پلانیش حکوومەت پلانی درێژخایانی بووە بەنیسبەتی بەڵام کەم بوو بێ ئەویان نازانم دەرهێنانینەوت بۆ خۆی پلانێکی درێژخایە کە لەو پلانە بڵێ کاک نەوزاد غەفور جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی دکتۆر نیاز نەجمەدین مامۆستای ئابووری لە زانکۆی سلێمانی سوپاستانەکەم کە لەم گفتوگۆیە ئامادە بوون و سپاس بۆ زانیاریەکانتان هیوادارم کە لایەنی بەرپرسیش گوێی لێتان بوو بێت و لە داهاتووشە گوێتان لێ بگرێت بۆ ئەوەی لە دوای هێوربوونەوەی ئەم دۆخە شتەکان بە ئاراستەیەکی باشتر و ئیجابیتر و ڕێک و پێکترا بڕۆن بینەرانی ئەزیزم شاشەکە بەجێمە هێڵن لە دوای کاتژمێر 3 لەگەڵ دکتۆر سابیر بۆکانی و کاکەوە گەرە چەتۆ لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ قسەکردن لەسەر جەنگی دەرونی و بۆ قسەکردن لەسەر هاوکاریەوان بۆ ئاوارەکان کاتێکی خۆش.